پلانەکەی ئێمە ئەوەیە بە شێوەیەکی مەیدانی ئەو ڕێگایە بگرینەبەر کە بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی نایاسایی بۆ گەیشتن بە ئەوروپا دەیگرنەبەر ڕێگاکانی ڤیزای ساختە و ڕێگای ئاوی سنووری و ناو باخیرەکان و ناو شاحینە داخراوەکان کە زۆرجار قوربانی لێکەوتۆتەوە. سڵاوتان لێ بێم کاتتان باش لە ئیستانبوڵەوە لە دوو بەرنامەی تایبەت و جیاوازدا بە دوای کەیسی پەنابەران و کۆچبەرانی نایاسایی و قاچاق دەگەڕێن چیرۆکە جۆرە جۆرەکانی ئەو ڕێگایە نەچیمان پێ دەڵێن مامەڵەی قاچاقچیەکان لەگەڵ پەنابەران ئەوانی دەیانەوێ بگەنە وڵاتی سێهەم کە زۆر جار خۆیان پێ دەڵێن ئەو بەهەشتەی لەسەر زەوی بۆی دەگەڕێن ئەمانەوێ لەو چیرۆکانە بکۆڵینەوە تا چەندە تراژیدی و بە ئازار و ناڕەحەتن. ئایا ئێستایش خێزان و گەنجی کورد بۆ ڕێگای دەگەڕێ لە کوردستان دەرباز ببێ یان نەخێر هەموو ناڕەحەتی و ئازارەنەی لەو ڕێگایە هەن هێندەیەوە ناهێنێ ژیانی خۆیان پارێزراوتر بکەن. لەگەڵمان بن. هاتوومەتە ناوچەی ئاکسەرای لە ئیستانبوڵ کە بە پایتەختی قاچاقچیەکانی تورکیا بە تایبەتی قاچاقچیە کوردەکان دادەنرێ. پێشتر لەگەڵ یەکێک لە قاچاقچیەکان وا ڕێکەوت بووین کە بە هەمان شێوەی نەفەرەکانی ئێمەش بەو ڕێگایەدا بەڕێ دەکات بۆ ئەوەی بە شێوەیەکی دێ کۆدرامی چیرۆکە زیندوەکان وێنە بگرین. بەڵام وا دیارە و کاتی ئێمە لە وڵاتین لەسەر سنووری نێوان هەردوو وڵاتانی تورکیا یۆنان و تورکیا بولگاریا کۆنتڕۆڵێکی تەواو توند هەیە و هەر وەجبەیەکیش دەڕوات ناتوانێت دەرباز ببێ دوای هەوڵێکی زۆر لەگەڵ چەند قاچاقچیەکی دیکەش بەڵام بێ ئاکامە و ناتوانن بەڕێمان بکەن وە خۆیان دەڵێن خەمی ئێمەیانە و نایەنەوێت تووشی کێشەی گەورە ببین. ئەم دیمەنانە لە مانگی ئایاری ئەم ساڵ بە مۆبایلی یەکێک لە ڕێبەرەکانی ڕێگەی قاچاق تۆمار کراوە. بەشێک لەم خێزان و گەنجانە لە ڕێگەی ئەم چوپەی دەستی ڕێبەرەکەەوە بە نیازی پەڕینەوەن کە زۆر جار ئەم بەلەمە چوپیانە دەیان کەسیان کردوتە قوربانی. فەرهاد قاچاقچیە و بۆ گەیاندنی نەفەرەکانی بە وڵاتی چوەکو ئیتالیا نزیکەی 14,000 دۆلاری دەوێت. خەڵکێکەیە بە پڕەپارێکی کەمەگەمە ئیتالیا بە چل وەرەقە بە 30 وەرەق ئەوە چۆنە ڕاشکاوانە؟ وەڵڵی من پامەگەیم ئەنێر بۆوانی کە بە تەمان بێم سەفەرگەن و بڕۆنەوە باش وەڵڵی پارەیان نییە دەستکاری خوانە سوێن بەخوا بە 50 وەرەق و 40 وەرەق و 45 ئەم پارانە ناگەی وەڵڵی داماوە بێت ڕەزیلە بی وەڵڵی بێعی چۆن بڵی پەشیمانە بیتەوە هەموو شتێک وەڵڵی پارەی باش نەبێ ناتوانانی بێتە ئەوروپا بە بێوی بە سەلامەتی و ناڕەحەتی ئێستا منەگە 50 وەرەقم پێ بێم بە کاک فەرهاد لێم وەرناگری؟ نەوەڵ بۆ کاکی جان من کەس و کارم لە کوردستانە خەڵکم هەیە منە 50 وەرەقی تۆ خۆم تۆ بانی دایکم هەیە خوشکم هەیە برامەیە بەلاقی خۆشەبی بیخۆم خۆشەبی نەخۆ کەلاقی خۆش نابێت ئەوەی ئەوواکە زۆربەی هیچی نییە لە کەسی نییە لە کوردستان نا یەکێکم بۆ بێنن خەڵکی سلێمانی ئەو لێر بێ معروفی حایلۆ کەسکارەکەی بەحایلێکی باش تۆ لە چەنە کەمتر وەرناگری بۆ پەڕانەوە؟ وەڵی منە تا ئیتالیا 13,000 14,000 بێ لەوە کەمتر نایکردنەوە سەری خۆمی خۆش مێشێمی ئەویش شێنە ێ بۆم دەرناچێ بە پاریکە نەفەرێ 5,500 یۆرۆ 6,000 یۆرۆی لە ئەسینا بۆ ئیتالیا 6,000 یۆرۆ کۆت نزیکەی 70 گەڵاکە لێرە 30 گەڵای بۆ بە ئەمە 100 وەرەقە خۆتۆ بێ 5 وەرەقە بۆی دەوەرەقەلی ئەمە 100 دۆر ئەی بەچی دەرێت شێت و جێ و ڕێی پێ نازانی لە ئەفسەنای لە جێیەکی لەگەڵ نوێنەری دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران کە لە هەمان کاتدا نوێنەری نافەرمی کونسوڵخانی عێراق لە ئیستانبوڵ بۆ تێگەیشتن لە گرفتی پەنابەران و چارەسەری کێشەکانیان ئێمە بەڕێوەین بەرەو ناوچەی سنووری تورکیا یۆنان بە دیاریکراوی شوێنەکەمان گوندی پەهلەڤان کۆیە. ئەمانە ژمارەیەک پاسپۆرتی چەند گەنجێکی خەڵکی شاری دوهۆکن خاوەنەکانیان لە گرتوخانەی پەهلەڤان کۆین پاسپۆرتەکان لای قاچاقچیەکان بووە ویستویانە لە تورکیاوە بچنە یۆنان و دواتر بەرە وڵاتانی دیکەی ئەوروپی پۆلیسی ناوچەکە بەهۆی لینکیان تەلەفۆنیان بۆ ئەم نوێنەرە کوردە کردووە بۆی پاسپۆرتەکانیان پێ بگەێن و کاری یاسایی لەسەر بکرێ دەچینە ئەو زیندانە بەڵام ڕێگە نادەن گەنجەکان ببینین و وێنەگرتن لێرە بە تەواوی ڕێگە پێنەدراوە. تا ئێستا چەند تەرم و جەنازەی
کۆچبەرتان بردوێتەوە ئەگە بە ژمارە پێم بڵێ بە نزیکەی لەو کات چەند کەس لە زیندانەکان هاتوونەتە دەرەبەوەیەوە ئەمە یعنی حیسابەکەی زیندانەکان بڵێم زۆرە چەندێکە یعنی ناتوانم ئامار بم بزە بچەنە بەڵام بەڵام نزیکە بێتەوە لە چەندێک بۆ هزارە ڕوا لە مدەی خێزان و لە گەنج و شانزەوە بەڵێ بەڵکو زیاتریشە بەڵکو ئەمە کە لە زیندان بوون دەرتان بەڵێ لە زیندان یارمەتیمان یاون جوازمان بۆ ناردوون ئیتر ئیشە یاسایەکان زۆرجار بالفعل بازاواکرێکە کێشەی پاسپۆرتیان هەیە کێشەی پاسپۆرتیان ویزایان هەیە بەسەر چووە بەڵام کێشەکانیان بۆ چارەسەر کێشەکانیان بۆ چارەسەرەکرا بەڵام حکوومەتی تورکیا دایرەی کۆچبەران من لێرە بەڕاستی زۆر لە ئێمە زیاتر هاوکارن هاوکارن زیاتر بەڵێ لە ئێمە زیاتر هاوکارن ئەمە ڕاستەکەیە بەڵام ئێمە زۆر کەس ڕاستیەکە زۆرجار ئینکارەکەین بڵێ ئەوە ئینکار ناکرێت ئەڵێ نا لە قەفەسەکان شتیوان نییە تۆ هەماهنگگە چۆن دروستکردەوە لەگە پۆلیسی ئەم وڵات بەسای قۆنسوڵی عێراق بەسای سەفارەتی عێراق بەسای هاوڕێیانم کە لێرە زۆر یارمەتی دایرەی کۆچبەران زۆر یارمەتی عێراقیەن کە ئەچین تکتیان جاروایە بۆیان نەکڕین جاری وایە خۆیان تکتی خۆیان بۆ خۆیان نەکڕن بۆی زوو بڕۆنەوە ئیتر بۆی کە زۆر هاتوو چوومانەیە و بۆ هاوکارە زۆریان ئەناسینیان بەو جۆرە زۆریان کە جەنابێت ئەو تەرمانەی لە ڕێگەی تۆ چیتە سەریان گەڕاندوتەوە بۆ هەرێمی کوردستان ژمارەی ئەو جەنازە و تەرمانەی لەو ڕێگەی بوونە قوربانی چەندێک بوون ئێوە کە گەڕاندوتانەتەوە ئێمە تا ئێستا نزیکەی هەفتە تەرممان گەڕاندوتەوە بۆ مەحافەزەکانی پارێزگاکانی عێراق لە بەسرا هەولێر سلەیمانی و بەڵێ لە 2006 طبعا پێشی منیش هەر دەستگای لوتکە دەست بەکار بوو بەڵام من ئەوەی ئەزانم نزیکەی هەفتە بەوەی تا ئێستاش لە 100 زیاتر سەر و ئامارەکە بە تەواوی من ناتوانم بڵێم ون هەیە لە بەحرمان مەسەلا زاخۆییمان هێنە و لە ئاوی ئێجا لە 100 کە زیاتر ون بوومان هەیە 150 زیاتریش دەتوانین بڵێ نەدۆزرانە لە یۆنان خنکاون چۆن بڵێم لە ناو یەختەکە بوونە یەختەکە دەرگای هەیە ژوورەوەی لە ژوورەکە نەیتوانین نەبێنە دەری ئاوەکە یعنی زۆر بە خوار و خێچیە شوێنەکە 180 ئەکەوێتە بەری یۆنان بەری یۆنان ناچێتە هانای کە ئەو تەرمە وەرگرینەوە ئەو تەرمە تەسلیمی ئێمەهەنگیەک نییە لەنیان پۆلیسی تورکی و یۆنانی هەیە بەڵام تورکی کە تەرمەکە دۆزێتەوە یەکسەر ئەڵێ کاکە تەرمێک بەو ناوە ئەگەر ناویش نەبێ ئەڵێ وەرن دێنا تێستتان بۆ بکەین و ئەگەر عێراقی تەسلیمی کەسوکارێک کرێتەوە ئەگەر هاوڵاتی وڵاتێکتر بێت کە سوکاریان نەکرێت کەواتە ئامارەکە هەم تراژیدیە هەم ترسناکە زیاتر لە 150 لە گەنجان و لە خێزانی کورد کەویستانە لەو ڕێگەیەوە بڕۆن لە ئاوی یۆنان لە ئاوی یۆنانە لە ئاوی سنووری نێوان تورکیا یۆنان بێسەر و شوێن تا ئەم ساتێش نەدۆزراونە بێسەر و شوێنەکان زیاتر لە ئاوی یۆنان ئێرە ناوچەی یاکسەرە لە ئیستانبوڵی تورکیا کە بەشێک لەو گەنجانی لە پشتی منن هەندێکیان هەیە چەند جارێک ڕێگەکانی سنووری نێوان تورکیا یۆنان یان تورکیا بولگاریان بڕیە بۆی بگەن بە وڵاتێکی ئەوروپیان وەک خۆیان باسی ئەەکەن لێرە لێ بگەن بە بەهەشتی خەونەکانیان هەندێکیان چەند جارێک لیان ناوە و گەڕێنراونەتەوە با ئەویشەر هەمووش کەوتیشی تا بڵێ چه ئازارێکە پێگەشتە ناوچاوت ئەسەوەری کەوتنە ئەگەر ببینین ئەمە لە چێوە دادبووم باسکە لە ڕێگەی وێنە ڕێگەوێنان ئەو شین بوونەوە توش بوو لە کەوتنە ڕاتان کرد بەڵ جەندرمە هات دەرمە هات بۆی دەرباستان بێ لەبەرەوە دەربازین نەگیران نەوە ئەگە بگیراناتی بگیرانایە دیپۆرتی ئەستەمبول گەشتینە وێنانیش لە نقطە دانیشتین چاوەڕی سیارەمانەکرد لەوێش 4-5 سەعات ماینەوە سیارە دانەبەزی پۆلیس هات و گرتینی قاچاقچیەکە ڕاستی لەگەڵ نەوتن چاوەڕی سیارەیە کرد ئەوش دەسڵاتی قاچاقچیەکە نەبوو بۆچی هەندێک لە کۆچبەرەکان لەیویان هەیە کە قاچاقچی ڕاستیان لەگەڵ ناڵێ قاچاقچیەوە یاڵێ 2 سەعاتە جارێ 6 سەعات ڕێگە بەپێ لەم سەرۆپێ دەڵێ 2 سەعات ڕێگەیە بەڵامێکا بە 7 سەعات و 5 سەعات ڕێگە بۆ ڕێگەی شێک وەڕێ سەر ڕێگە هەیە سەعاتی ڕێگەیە بەستر جاروایە کابرا ساق تەکسیەکە درۆی لەگەڵاکە یان بەرامبەرەکەی تر درۆی لەگەڵاکە هەموو گەنجانی لە پشتی من هەموویە کۆچکات باش وەک لە دیمەنەکانیش ئەیبینن گەنجێکی زۆر
هەمی خەڵکی باشووری کوردستانە ڕمووی زۆربەی زۆری دەربەنی خانی زۆربەی زۆری خەڵکی دەربەنی خانە لێرەن دیمەنەکان ببینن کە لەم شوێنە لە یەکێ لە شەقامە سەرەکیەکان لە ناوچەی ئەکسەرای کۆبوونەتەوە و ئایانەوێ بڕۆن کۆچ بکەن سڵاو لێ بێ جەناب چۆنیت تۆ کۆست کردووە ئەتەوێ بڕۆی وەڵام من دوێنێ شەواتینەوە ئارە وەڵا 6 ڕۆژ لە جەنگەڵا بووین 2 ڕۆژ و 3 ڕۆژ بەنینە بەبێ ئاو نان هەرچوون بێت دوایە چون بێ هەڵاتین واتینەوە ئارە وەڵا لەبەرەوەی پۆلیس نەماگرێت تر بەناو لادێ و چەندێک پارەت خواردووە 28 گڵا من لە قاچاقچەکانە پرسم بەڵێم بە 7 وەرخێژ کەس دەربازی نابێت چۆن ئەتەوێت لە ڕێ 28 وەرەخەوە بڕۆ وەڵا ئیتر ئەمە مجازەفێکە بە ژیانی خۆمانەوە ئەشزانی کە دەرناچی وەڵا ئیتر ئەمە شەنسە هەنێ جارێ دەرەچتووە نەجارێ دەرناچی ئیتر ئێمە سێژە لێمان داوە چەند ڕۆژە لە جەنگەڵامانێتەوە لە نوختامانێتەوە تر سیارە نەهاتەوە و گەڕاوینەتەوە پۆلیس گرتوین بێمەل نابن وەڵا ئیتر لێ دەین تا دەرەچین دوای گەڕان و چاوەڕوانی چەند ڕۆژە ئەو گەنجە خاوەن پێداویستە تایبەتە دەدۆزمەوە کە پێشتر بە تەلەفۆن گوێمان لێبوو کە گوایە یەکێک لە قاچاقچیەکان پارەی خواردووە ئەوە خۆی دەڵێ سەرەڕای شارەزایی زۆرێک لە بەرنامەکانی کۆمپیوتەر بەڵام لە کوردستان هیچ دەستگایەک نەیتوانیوە کاری پێ بدات بۆیە لە ناچاری سەری خۆی هەڵگرتووە تۆ بەهرەی کاری هونەریت زۆرە لە گرافیک و لە مۆنتاژ و لە کاری دەنگی و میکساج و ماسترین و لە بەرەمێنانی ڕکلام و هەموومان نازانی نەتەتوانی لە کوردستان کاری پێ بکەی بەمانە ئەمتانی بە ئیسفادەینێ هیچ کەسێک نەبوو کە پشتم کە بگریتەوە کەس نەبوو کە یار و کە یارمەتی دەر و هاوکارم دیتن تۆ ئەگەر شوێنەکە بۆ لە هەرێمی کوردستان ئەمیشانی خۆتە بکردایە تەبعاً دەم کرد بەجێت ناهێشت کاک محەممەد منەوە یاگەداری چیرۆکی تۆ بم 28 وەرەقەت لای قاچاقچیە بۆ ناگەڕێنێتەوە کرد هێز بۆ ناگەڕێنێتەوە نەخێر بۆچی بەخوای بڵێ ئینسان بووی تەحەنتەر و ئارام خۆڕ و کەس لە زەمانە بیر لە مردن و شتووە ناکاتەوە لۆیە ئەو حاڵەشان کە بەسەر هاتیە و ئەمن دامە دەستی ئەو خۆیان خواقمی کرد و ئیدی ئەوەی کەمایە و خی بەرە بەخۆیان لێکرد باڵە شکاتم لێکرد چی وترا لە پۆلیسی کوێ شکاتە کرد لە هەولێر لە هەولێر شکاتە کرد بەڵام تۆ لە ئیسانبوڵ تووشی و کێشەیە بووی چۆن بوو لە ئەوەی کە بوسپێنج کە بڕقەکەی کە لێ خواردم ئەو تورکیا بوو بەس دوایە کە چووکە کە لە بۆ کە سربیا لە سربیا ژێرە ئێستا حکمی 25 ساڵی خواردە ئەو کەسەی پارەکەی توی خوارد لە سربیا وەکو قاچاقچی دەست بەسەر کرا دادگا حکمیە بە 25 ساڵ زیندانی باڵە نەوهام بیست هەتا ئێستاش هەنجی هەیە هەر ناوی چییە؟ بەدای لێبن و ناقام هەر لێرە و لە ئاکسەرای لەگەڵ تاریکبووندا زیاتر ئەو گەنجانە بە جانتاکانیانەوە دەردەکەون کە دەیانەوەیە بە یەکێک لە ڕێگاکان کۆچ بکەن ناوبە ناویش پۆلیس دێتە ناوچەکە بەڵام کەمترین کات لێپرسینەوە دەکەن لە چەند مانگی ڕابردووشدا یەکێک لە قاچاقچیەکانی خەڵکی قەزای چەمچەماڵ بە ناوی هەڤاڵ شاحینە لە تورکیا دەستگیر کرا کە هاوڕەکانی بە کەسێکی هاوکار و باش وەسفیان دەکرد. لە بەشێک لە پارکەکانیشدا دیمەنی نووسنی خەڵکانێک دەبینین کە لە بێپارەییدا ناتوانن لانەیەکیان هەبێت بۆمانەوە. قاچاقچێکی خەڵکی چەمچەماڵ کە زیاتر لە 20 ساڵە ئەزمموی لە کارەکەی خۆیدا هەیە تەلەفۆنمان بۆ دەکات و دەڵێ وەرن با ژێربەڕە بخەمە سەربەڕە ژێر بەڕێ بۆ سەر بەڕە ئەو گەنجانم بینیوە کە لەم چەند ڕۆژای گەڕاونەتەوە لیان ناو دەرنەچوون بەس لەواکەنی وهەیە لێ 4 مۆبایلم گۆڕیوە بەتەعکید ئەوانە هیچی نە پۆلیس لیان نەسەنیە هیچی نە خەڵکی پیاوی حکومت لیان نەسەنیە هەمووی کوردەکان خۆمانە قاچاقچیەکان خۆمانە لەگەڵ گروپێکی تر دەستێکەڵەکەن بەم ناوەی بە ناوەی ئەوەی کەوا ئەیان بن بۆ وێنان یا خودیان بن بۆ ئیتالیا ئەچن لەسەر و بەحرانەیان گرن و ڕوتیانەکەن و لە ناو دار و دارستانانێ خەڵکیش گوناحیانی شتێک نازانێت
بەڕاستی پارەکانیان لێ ئەسەن و موبایلەکانیان لێ ئەسەن و بە ئەنواع شێوە غەدر لە خەڵکی خۆمانەکرێ بەس من ئەلێرانەوە لەم کەناڵی 24ەوە ئەڵێم بە خەڵکی خۆمان ئەڵێم بە هیچ شێوەیە بڕوا بە قاچاقچی نەکە قاچاقچی لە 100 کۆڵ بڕە لە 100 کلااوچیە قاچاقچێتی عنی مافیایەتی خۆت ئێستا کاری قاچاقچێتی ناکەی بەتاچیت یعنی تا چەنە ئەو خەڵکە ئەەکەی بە کەسێکی خراپ و خۆشت ئەەکەی بە کەسێک کە ئەو کاران ناکەی خەڵک چۆن بزانێت والله ئەزانی چۆنە خۆ خشتەکە دیارە ئیستاکە من خاستن خەڵکی ئێران زۆر بە پیسی ئێرانی لێ قەوماوە بە تایبەتی ئێرانی کوردی ئێران بەخوا من کەسیش یعنی بیچ کۆنتاکێکم نییە لەگەڵ خەڵکی ئێرانە بەس ڕۆژانە ئەدینم عیلەی ئێرانی گەنجی ئێرانی هەر هەمووی پارەکەی پێشەکی لێ سەنداوە لەبەرەوەی بە ئەنواع شێوە لیانە سەنن نووسنگەمان نییە لە ئێران مەسەنە تەرەفمان نیە لە ئێران لێرانە پارەکەیانە دەنی حەزمەکە ڕۆژ باە بگەڕامێت و بازارڕە قاچاقچەکانیشم پێتان بناسانایە ئەو کەسانیشتی کە پاریان خوراوە پێتان بناسن لەبەرەوەی من هیچ مشکیلەکەم نییە باکم لە هیچ کەسێک نییە من ڕێزم بە تاچی خۆت چیەکەی کەسێکە بێ لە ڕێ جەناب تۆ بڕۆ پارەکەی لێداوە ناکەی لە نووسنگێک بخوێنێ بە تەحەداوە ئەیڵێم پارەکەم بە دەستیش بدەنی وەری ناگرم لەبەر ئەوەی ئەو پارەیین من نییە من لەبەر دووس ینی یەکەم لەبەر شخصیاتی خۆم دووەم من ئەو پارەیە من ئەگەر نتوانم ئەو کەسە بگەین بە جێگای خۆی ناتوانم من ئەو پارەیە وەرگرم ڕۆژنامەکانی ئەم وڵاتە ڕۆژانە چیرۆکەکانی کۆچبەران لە خۆیان دەگرن لە مانگی دەی ساڵی 2010ەوە نەتەوەی گرتوەکان بڕیاریدا چیتر پەنابەر وەک پێشتر مامەڵەی ناردنی بۆ وڵاتی سێهەم بۆ نەکرێت بەو کەیسانیشەوە کە پێشتر بڕیاری ڕەوانەکردنیان بۆ درابوو لە ڕێگەی نوێنەری فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق لە ئیستانبول ئێمە بەڕێوین بۆ ناوچەی ئەیوب سوڵتان کە لەوێ خێزانێکی خەڵکی شاری سلێمانی نیشتەجێن ئەوان زیاتر لە ساڵێکە چاوەڕێن کارێکیان بۆ بکرێ و ڕەوانەی یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان بکرێن لە بەغا تووشی کێشە بووین و دواتر مەترسیەکە هاتە کوردستانیش بۆمان هەڕەشە لەسەر ژیانتان هەبوو هەڕەشە لەسەر ژیانمان هەبوو بەڵێ لەلایەن میلیشا و چەکداری نەناسراوە کارەکە نەخێر ئەو کارەکەەوە بوو کە کەسێکی ناسیاومان لە بەغا کوژرا بێمەش بەدادا چونمان بۆ کرد دواتر ئەو کەسانە کە دیار بوو باڵەدەست بوون کە پێیان زانی ئێمە وردبینی یەکەین و بەدوای بکوژەکان ئاگەڕین هەڕەشیان لێکردین کە واز بێنین ئەتر ئەوە بوو کە زانی مامەترسیەکە لەسەر ژیانمان نزیک بۆ تۆ ئێمەش ناچار بووین کوردستان و عێراقمان بەجێهێشت و هاتینە تورکیا و لێرەش خۆمان ڕادەستی نەتەوەی گرتوەکان کرد دو هەفتە جارێک پەنجەمۆرمان هەیە پێشتریش لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە ئەنقەرە بەڵگەنامەمان هەیە کە خۆمان ڕەدەست کردو بەڵام ئەوان تەواوی ئەو بەڵگەنامانیان ڕەت کردەوە کە بەداخەوە هەموو بەڵگەنامانە ناخوات بەڵێ ئێستا ئەمە لە ئەم فۆرمەی منە کە گوایە من ساڵی 2022 کۆتایی بە کێچەکەم یێت و ڕەوانە ئاکرێم بەرەو ئەو وڵاتی کە خۆیان دیاریەکەن لە هەمومانە نووسراوە ساڵی 2022 ئەمە یەک بۆ هەر وڵاتی جیاوازە ینی هەیە هەژدەی بۆ هەیە 90 بۆ دەن هیچ کاری پێ ناکرێت هیچ تەنان پەنابەر هەبووە 2010 2009 داوە پێ لەبەر ئافرەت بووە کەیسەکەی حساس بووە 2009 دراوەتێ مانگی 6 ئەبوایە بڕۆیشتایە کەچی ئەو بڕیارە هەمی هەڵۆشانەوە هەمی هەڵۆشانەوە ئەبێت دووبارە لە کۆچ و کۆچبەرانی تورکیا کە لێرە پێ وتری ئەمنیات جارێکی تر چاوپێکەوتن بکەینەوە یاڵا ئەگەر قبول بین ئەوە کەیسەکە مەجارێکی تر ڕەوانەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان نەکرێتەوە ئەگەر ڕەفز بووین ئەوە ئەبێ دیپۆرت بکرێتەوە هێڵێکی گەرم هەبوو ئێستا هێڵێک هەبوو کە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کە ئەم ژمارەیە کە سەرەتا پێدەکرد ئەم ژمارەیان ئەدا پێمان هەر تووشی ڕوبڕووی هەر کێشەیەک بووینایەتەوە یا داواکارێکمان هەبووە شتێک پەیوەندیمان بەوەوە کرد بەڵام لە دوای گۆڕانکاریەکەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە مانگی دەی 2010ەوە ئەم هێڵە
وەک جاران نەماوە هێڵکی 444 68 بەڵێ خەتی UNHCR بەڵێ تایبەت بە پەنابەران بەڵێ ڕاستیان هێڵە گەرمە ئەم هێڵە پێشتر بەردەست بوو بەڵام ئێستا من خۆم لە دوای مانگیدی 2010 پێویست نەماوە وەستان بەناردنی پەنابەران بۆ وڵاتی سێم ئەو هێڵە گەرمەش و پێویست نییە ئێستا داوە جەنابەکە پێدی چەمپیۆکییان دوایین کێشە بەعاناتی خۆتیان بۆ باسکەی ئەبێت جوابمان بنەوە ئەگەر هەر بەکردداری جەنابە تەلەفۆنیان بۆ من ئەگەر لەوانەیە بڕوا نەکەی من لە ماوەیە من ئەبواە ئەم لە ڕێم هێڵەوە مانگی سووری نێودەوڵەتی و مانگی سووری تورکی سەردانی منیان کردیا بۆ ماڵەوە لە مانگی 2010ەوە کە وتیان دوو مانگایین ئەوە حەو مانگە تا ئێستا نهاتوون ڕاستیان نەکردووە ناوشانی منی شەزانم بێگومان تەلەفۆنم بۆ کردن پێشتر وتیان هەر چاوەڕێکە دوو دانەمانگە من ڕێک تەلەفۆنیان بۆکەم یا تەلەفۆن ناڕوا یاکە ئەڕوا جاریوە بۆ 40 دقە 50 دقە من لە سەر هێڵ بووم نیو سەعات تەلەفۆنەکەم دانا گرتۆ بەکوێمەوە هەر جوابیان نەداوەتەوە ئەمە سەرەتا تورکیا ئەڵێ بۆ زمانی تورکی یەک لێدا إذا كنتم قد شاهدتم أو تعرضتم أو لديكم أي معلومات عن أي حادثة أو موقف يتعلق بالاحتيال ئەڵێ ئەگەر هەر ڕووداوێکتان ڕوبەڕوو بووەتەوە یاخود کەسێک کاری ناساییەکە ئەتوانن ئاگادارمان بکەنەوە. إن استمراركم لهذه المكالمة يشير إلى منحكم المفوضية الموافقة على تسجيل بياناتكم وتخزينها ومعالجتها وفقا لسياسة المفوضية لحماية البيانات. يمكن للموظف تزويدكم بالمعلومات حول هذه السياسة بناء على طلبكم. ما الله أو بيوندية توماركريا يجدر الإشارة إلى أن جميع الخدمات والمساعدات التي تقدمها المفوضية مجانية. إذا كنت ترغب في الحصول على مزيد من المعلومات عن واجبتك في تركيا يرجى زيارة الموقع الإلكتروني مساعدة المفوضية. بمشي نبوو پێشتر ئاسانتر بوو بەڵام ئەمە من دوو ڕۆژە ئەتوانم پەیوەندیان پێوەکەم پێشتر خەتەر ناڕۆی. معنی بەدەن لە خزمەتی منداڵەکەتان کە کەیسێکی تایبەتی نەخۆشی هەیە وەکو ژیانی خۆشت لێرە تا چەند ئاستەنگ هەیە لە بەردەم ژیانتان؟ وەڵڵا ژیان لێرە زەحمەتە بەڕاستی بۆ ئێمە بەنابەر زۆر زەحمەتە یعنی لە بەڕاستیەوە چنێکەوە ساڵێک و نزیکی سێک ساڵێ بێ ئێمە لێرەین یعنی هیچ نەکراوە بۆ ئێمە هیچ شتێک بۆ بەنابەر نەکراوە کە بڵین ڕێگە خۆش بێت ئاسان بێ بتوانین دەرچین یعنی ومیدێکمان نییە کە بڵین دەرئەچین. هیچ کاتێک بڕیارتان ناوە ڕێگەی قاچاق بگرنەبەر یعنی ناچار بوو بن نیگەران نەخێر نەخێر بۆچی؟ بەڕاستی ڕێگەی قاچاق یعنی ئەوەی کە بیستمان لە خەڵکەوەی بیستین یعنی شتێکی باش نیە یعنی ڕێگایەکی زۆر زۆر مەترسیدارە یعنی زۆر کەس هەیە لەو ڕێگانەتیا ئەچێت تووشی کێشا بێ دوای ئەوە قاچاقچی کە ئەبیستین زۆر یعنی ڕوویاوە زۆر خێزان تووشی کێشەوە بەڕاستی ئینشاءڵڵا بە ڕسمی بێت و ڕێگایکی ئاسان بێت و زۆر باشە بەس لەوەیە چەندین خێزان هەبووە لێرە لە وڵاتی لەبەرێکە ڕۆژاوە جیابوونەوە ڕوویاوە بەجێهێشتن هەبووە تۆ بەسێکیەوەم بۆ بەڵێ بێگومان زۆر کەسە بووە زۆر کەسە بوو کە هاتوتە ئێرە خێزانەکان ڕێ نەکەوتون بە هیچ شێوەیەک ڕۆشتونەتەوە دوای ئەو یا پیاوەکە ژنەکەی بەجێهێشتووە خۆی ڕۆشتۆتەوە ژنەکەی ئاوەتانێ بەڵێ چۆ بۆ ئەوروپا هانۆ ئەگەرەوەم پێ بڵێ تۆ لێرە ڕەفیقت هەیە یاری بکەن لە دەرەوە چێن؟ ئەو ماڵی ئەوێ با ڕەفیق بە تورکن؟ تورکن؟ ئەدوونا تۆ بە تورکی قسان لەگەڵەکەی؟ ئەیزانیت؟ یەک تۆزان یەک تۆز تورکیە زانیت؟ هەتی بێڵ زۆر جار بەشێک لەو خێزان و گەنجانی بە هەر ڕێگایەکیش دەگەنە ئەوروپا یان وڵاتانی جێی خواستی خۆیان بە تەنها گەیشتنیان کێشەکانیان چارەسەر نابێ زۆر جار کێشەی کۆمەڵایەتی و بەرکەوتنی کولتوری ڕوویان تێدەکات.
بۆ ئەوەی چیتر چیرۆکی قوربانیدانی پەنابەرانی کورد لە ڕێگەی چوونیان بەرەو ئەوروپا نەبنە چیرۆک و باسوخوازی ڕۆژنامە و میدیاکانی ئەم وڵاتە پێویست بەوەیە ڕێگە چارەیەک بۆ دۆخە بدۆزرێتەوە هۆشیاری گەندان و خێزانەکان لەوەی کە ڕێگای کۆچی نایاسایی هەر چۆنێک بێ دوازارەکرێ بەکارڕساتێک کۆتایی پێبێ تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ